خوێندنەوە ماسا ومێ دروستەکە بەڵێ چونکە زۆر کەس خوێندنەوە هەموو کەس پێویستە بخوێنێتەوە بۆی بەدوێ ئەو شتانەیە بگەڕێت کە ئومێدی بۆ دروست دەکات. جوان مامۆستا ئێستا من خۆم لە مەکتەبێک بووم ماسا نیوەی ساڵ هەموو دەرەجەکانم خراپ بووم لە هەموو دەرسەکانە ماسا بەوەی مامۆستا و قوتابی ئەوانە ماسا ئومێدم نەما ماسا کە قسەمان ئەکرد لە پۆلا ئیتر ئاگەم لە مامۆستا نابە و مامۆستاش ئەیوێت بە ئاسایی ناچێتە پۆلی یانزە مامۆستا وام لیاویت کرد دەرەجەکان هەمووی کەم بەس مامۆستا ئیم ساڵ شکر ماسا چونکە ئومێدم هەیە کە بتوانم دەرەجەیەکی باش بێنم ئەموو دەرەجەکانم باشە. جوان ئافرین دەست خۆش بۆ کابدوباسە تەبەن مداخلەیەکی جوان بوو معلوماتی جەنابتان خوێندنەوە بیر و بۆچوون و ئەفکاری خەڵکە گۆڕێت یعنی مەسەن تۆ جاری وایە لەسەر قورئانە خوێنیتەوە لەسەر فەرمودا خوێنیتەوە لەسەر گەشە پێدانە خوێنیتەوە لەسەر سەرکەوتنە خوێنیتەوە بەتابەتی بۆ ئێوەی گەنج پێم خۆشە ژیانی کەسە سەرکەوتوەکان بخوێنەوە ژیانی کەسایەتیەکانی کوردستان بخوێنەوە مثلا مام جلال کتێبێکی نووسیوە کاک نووشیروان کتێبێکی نووسیوە کاک مەسعود کتێبێکی نووسیوە قازی محەممەد کتێبێک نووسراوە لەولاوە لەسەر قانع نووسراوە لەولاوە کتێبێک لەسەر ژیانی مەولەوی نووسراوە لەولاوە کتێبێکی بۆ نمونە مەسەن دکتۆر مستەفا زەڵمین ژیانی نووسیوە کتێبێک لەسەر بۆ نمونە مەسەن کەسە سەرکەوتوەکانی جیهان نووسراوە کتێبێک لەسەر ماوسێتونگ نووسراوە کتێبێک لەسەر ژیانی سەحابە و پیاوچاکان نووسراوە کەواتە خوێندنەوە ژیانی مرۆڤەکان دەگۆڕێت کاتێک کە لە کتێبێک دەخوێنیتەوە سەرەکەی نەفەرێک لە سفرەوە دەسی پێ کردووە سەرەکەی گەنجێکی وەکو بۆ نمونە مەسەن مستەفا زەڵمی دکتۆر مستەفا زەڵمی کە باسی خۆیەکە لە زەڵمەوە دەسی پێ کردووە لە تەوێڵە و بیارەوە دەسی پێ کردووە بە چەند ڕەزە کتێبێکی ئەستوری هەیە کە باسی ژیاننامەکەی دەکات کە من کردومە بە چەند بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی پێم خۆشە بیخوێنەوە سەیری بکەن باسی ئەوە دەکات چۆن بە ڕەزالەتی و بە فەقێتی و بە نەبوونی و بە نەداری و لە هەندێک جار لە مزگەوت تا بووە خواخوای بووە نەفەرێکی لادیەکە کەم تا زۆر خواردنێکیان بۆ بێنێ گە شۆربایەک یان شتێک یان پەڵپینەیەک یان قەرەخەرمانێکیان بۆ بێنێ کە بۆی ژیانی پێبڕەکە بەڵام ئەم دکتۆر مستەفا زەڵمێ لە دواییە بوو بە دکتۆر دوای بوو بە پرۆفیسۆر دوای بوو بە کەسێک لە بەغدا شەهادەی بەرزیە بێت دوای بوو بەوەی کە لە زانکۆکانی بەغدایە دەرز بڵێتەوە بوو بە و نەفەری کە لە دواییە بڕیارێکی لە حکومەتەوە بۆ دەرچوو بوو ئەسڵەن تەقاوتی نەکەن ئەمەندەک بۆی لە دەستمان نەچێت و بۆی نەبێ بە خانەنشین بوو توانای خزمەتی کەواتە بە خوێندنەوەی ئەم کەسانە بە قوت دەبی بەهێز دەبی خوێندنەوەی خۆت و خوێندنەوەی بابەتەکان و خوێندنەوەی قوتابخانە و خوێندنەوەی مادە تایبەتەکان کەواتە بە هەموو بوارەکانە بخوێنەوە بە تایبەتی بواری سەرکەوتن بواری گەشە بێدان بواری دەرونی بواری ڕەگەزی بەرامبەر بواری کەسە بزنس ئەمانە هۆکارێکە بۆی کە گەنجە جوانەکانمان باشتر بن چاکتر بن ئومێدت بۆ دروستە بێت و من بۆ خۆم وەکو بەختیار توانم شایەتی بدەم هەندێک جار هەندێک کتێب زۆر ئومێدی پێبەخشیوم یعنی لێتان ناشارمە جاری وایە ژیانی یەکێ لە پیاوچاکان یەکێ لە سەحابەکان یەکێ لە پێغەمبەران یەکێ لە کەسە سەرکەوتوەکانی جیهان ئومێدێکی زۆر زۆری پێبەخشیوم یعنی وای لێ کردومە کە بڵێم بەڕاستی بەجارێ دووجار فەشەل بەڵگە نییە لەوەی کە من ئیتر تەواو پشتی لێ بکەمەوە ناتوانم سەرکەوت بم سواز بۆ مداخلەکە دەست خۆش بێت کاک محەممەد مداخلەیەکی هەیە ئەگەر و مایکە بێت فەرموو مامۆستایان ڕەشبینی دایک و باو کاریگەری لەسەرمانەیە ئەجوان جوانە پرسیارێکی جوانە کاک محەممەد بە دڵنیاییەوە ڕەشبینی دایک و باوک کاریگەری لەسەرمان هەیە چونکە دایک و باوک ڕۆژانە لەگەڵمانە یعنی دایک و باوک بەڵام دەبێت ئێمەی منداڵ ئاگادار بین ئێمەی فێرخواز ئاگادار بین مەسەن بۆ نمونە کاک محەممەد مەسەن دایک و باوکێکت هەیە زۆر خوێنەوار نییە زۆر ڕۆشنبیر نییە دایک و باوکێکت هەیە داماوانە خۆیان زانکۆ و پەیمانگای بۆ تەواو نەکردووە احتیمالە ئەو قەدری زانکۆ و پەیمانگا زۆر نەزانێ بەس ئەمە بەڵگە نییە لەسەرەوەی ئەگەر ئەوان هانیان نەدای بۆ خوێندنی تۆ پشتی دەکەیتەوە ئەگەر ئەوان وتیان کوڕم واز بێنێتە تۆ واز بێنی تۆ بۆ خۆت عاقڵ بە بڕۆ لەسەر زانکۆ و پەیمانگا بخوێنەرەوە بڕۆ ژیانی دەیان کەس بخوێنەرەوە کە لە زانکۆ و پەیمانگا چۆن توانێتی ژیانی خۆی دروستکە بڕۆ ژیانی کەس هەندێک کەس بخوێنەرەوە کە چۆن توانێتی ئەندازیاری تەواو کا و بەڵام دوای کۆمپانیا و شەریکەی هەیە بڕۆ ژیانی ئەو کەسانە بخوێنەرەوە کە بەشی ڕاگەیاندنی تەواو کردووە و توانێتی ببێ بە ڕاگەیاندن کارێک جاروە بە قەد و دکتۆر سێ دکتۆری دەسەکە بڕۆ ژیانی ئەو کەسانە بخوێنەرەوە کە لە بواری خوێندنا خوێندوێتی بۆ نمونە و زانکۆ و پەیمانگای تەواو کردو دوای بووە بەشێکی قانون یاسای تەواو کردووە دوای لێوەکو پارێزەرێک گەشتۆتە حاکمی و گەشتۆتە موچەیەکی زۆر باش و توانێتی هەم کۆمەڵگاکەی بگۆڕێ هەم ژیانی خۆی بگۆڕێ کەواتە ڕەشبینی دایک و باوک من بڵێم کاریگەری نییە کاریگەری هەیە بەڵام هەوڵ بدە ئەنتیڤایرۆسە هەبێ ئەنتیڤایرۆس سەیرەکەی ڤایرۆسە چێتە ناو کۆمپیوتەرەکە چونکە ئەنتیڤایرۆست بۆ بەکارێنەوە دیلیتێکە بۆیە دایکت پێ تەڵێ هیچت یا بەسەر نێ بڵێ قوربانت بم
باوکت ئەڵێت بەخوا دەرتەکەم بڵێ باوە گیان بەس مۆلەم بدە دایکت باوکت ئەڵێ بەخوا تۆ بە حیات هیچ نابی بڵێ دایە گیان سوپرایزت بۆکەم بە دەرەجەکانت بیسەلمێنێ یعنی ئێمە پیا و ڕاست بڕوا خۆشمان ئێمە دەتوانین ڕەشببینی دایک و باوکیش باشکەین کوڕم دایک و باوک سیقەی بە تۆ نییە دەرەجە بێنە دایک و باوکش ئەگۆڕێ دایک و باوکت بە تۆ ئەڵێ تۆ باش نابی تۆ یەکەم بە دایک و باوکت باش دەبێت نەزرێ ئەگۆڕێ تەبیعەت ئەگۆڕێ ئوستوب ئەگۆڕێ ڕەنگە من خۆم وابم من دایکم بۆ نمونە مەسەن دەرەجەیەکی بەرزی نەبێت ڕەنگە باوکم شادێکی بەرزی نەبێت بەس دواوی کە دەرەجە دێنی و دەبی بە دکتۆر دایک و باوکش ئومێدی بە تۆ دەبێت بۆ یەکەوتم دەچم بۆ دکتۆرا دەخوێنم دایک و باوکم وتیان قەیچێکە دوعای خێرت بۆ دەکەین بۆ چونکە دایک و باوکم هەستیان کرد من هەنگاوێکم بڕی بەڵام هەمان دایک و باوکە گەر جارانی پێم وت ناچن بۆ خوێندوێ حاڵم جوانە زۆرمان وەکۆڵە زۆرمان لێبینیت بەس کە هەنگاوێکی لێبینیت بۆ هەنگاوی دووە من کچ و کوڕ ئەزانم لە کوردستانە چونکە خۆی باش بوو زانکۆ و پەیمانگای بەباشی تەواو کرد دایک و باوکی وتوێتی ئەگەر تیکەکەی دەمی خۆمم بۆ گرتوونەتەوە بۆ ماستەر و دکتۆرا بۆ هەر وڵاتێک دەبڕات دەینێرم چەند گرنگە کەواتە تۆ دەتوانی دایک و باوکشت بگۆڕی وە گەشتبینیەک بە دایک و باوکتان بدە